ڕێخۆڵە کوێرە چییە؟ بێگومان هەمومان بیستومانە و دەمانەوێت بزانین. بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر ئەم بابەتە بەڕێز دکتۆر وریا ناسەح سابیر پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری مناڵان و تازە لەدایک بووان وەڵام دەداتەوە و دەڵێ ڕێخۆڵە کوێرە پارچە گۆشتێکی باریکە، درێژەکەی بەتێکرا 5 سانتیمە و لکاوە بە بەشی خوارەوەی سەرەتای ڕێخۆڵە ئەستوورەوە بە هۆکاری جیرانی بە پیسایی یان مادەی دەردراو هەودەکات و هەڵدە ئاوسێ لە مانگە گەرمەکان زیاتر ڕوودەدات بە هۆکاری بەرکەوتن لەگەڵ هەوا و کەم خواردنی فایبەرەکان و هەوکردنی زیاتری ڕێخۆڵە. باوترین نیشانەکانی برێتین لە ئازاری سک، هێڵنجدان، ڕەشانەوە، نەمانی ئارەزووی خواردن تاو هەندێک جاریش سکچوون. لە دوای پشکنین و دەستنیشانکردن چارەسەری ئەم بابەتە بە نەشتەرگەری لابردن دەبێت بە نازۆر یان بەکرانەوە. هەموو لایەک سپاردەی خۆی گەورە بن. سمارت وەرچەرخانە.